بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. هیوای لەرساغی و تەندروستیەکی باش بۆ ئێوەی عزیز و خۆشەویست دەخوازم. لە خوای گەورە داواکارم هەرچی زووە نەخۆشی و ناخۆشی لە ناومانە دوور خاتەوە. ئینشاءالله داواکارم لە خوای پەروەردگار عاقبەتمان خێر بکات، دەروی خێرمان لێ بکاتەوە، مسلمانان لە هەموو دنیا ساغ و سەلامەت بکە. خوای گەورە ئەم دەرد و بەڵاو ناخۆشیە لەسەرمان لا بدا ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی دوانکەی خەڵک بە خزمەتان ئەگەینەوە لەژێر ناونیشانی هەڵوێستی ئەو خێرخوازانە چۆن هەڵدەسەنگێنیت لەم کاتەدا کاری خێرخوازی ئەنجام بدەن. دیارە ئەم بابەتە قسە زۆر هەڵەگرێ، هەروەها باسمان لەوە کردبوو کە ئەو خاوەن مڵکانەی کرێ لە کرێچەکانیان وەرناگرن. ئەمەش مووقیفێکی جوانە، بەڕاستی پێویستە بەرز بنرخێنرێت. باز لەو خۆشەویست و خێرخوازانە ئەکەین کە دەستی خێرەگەێنە ماڵە هەژارەکان، باز لەو ئازیزانە ئەکەین کە لە کەرتی تەندروستی هاوکاری خەڵک ئەکەن کە ئەمەش خۆی بۆ خۆی بەڕاستی کارێکی مەردانەیە. باز لەو برا پۆلیس و ئاسایشانە ئەکەین کە لەسەر شەقامەکان و لە کۆڵانەکان و لە گەڕەکەکان هاوار و ناڵەیانە بۆ ئەوەی خەڵکی نێتە دەرەوە، بۆی خۆ بپارێزین لەم نەخۆشیە، بۆ ئەوەی لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە. ئێمە دڵنیاتانەکەینەوە کە ئینشاءالله پابەندین و بەردەوامین لە خۆکەرەنتینەکردن لە ماڵەوە خۆمان و کەسوکار و خاوخێزان و ماڵ و منداڵمان تا ئەوەی سەلامەت بین و نەچینە خەستەخانە خوا نەخواستە دووچاری ئەم نەخۆشیە نەبینەوە. ئازیزان و خۆشەویستان، لە چەندین جێ لە قورئانی پیرۆز خوای گەورە ئەفەرمێ کە باسی خەیر و حەسەنات ئەکا. إن تقرضوا الله، أعوذ بالله من الشيطان الرجيم، بسم الله الرحمن الرحيم، إن تقرضوا الله قرضا حسنا يضاعفه لكم ويغفر لكم. أما چەندین ئاەت لەم بوارە کە باسی خێر و حەسەناتەکە کە ئەڵێ ئەگەر تۆ خێرێک ئەەکەی وابزانە ئەم خێرە خوای پەروەردگار ئەفەرمێ کە ئەم خێرە قەرزێکە لەسەر من و من پاداشتەکەیت ئەدەمەوە. هیوادارم ئەو سەرمایەدارانەی، ئەو خاوەن هەڵوێستانەی، ئەوانەی کە باخەڵ و گیرفانیان گەرم و گوڕە پڕە، باخەڵ و گیرفانە سارد و سڕەکان گەرم بکەنەوە بە هەمان شێوە. سەحابە ئاسا وەکو هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەمیشە دەستکەن بە گیرفانیانە و ئەوەی کە لە گیرفانیانایە نیوانووی دابەشی بکەن بەسەر خەڵکی هەژار و نەدارا و بێکەس و بێکار. ئازیزان و خۆشەویستان، معلومی هەموو لایەکە کە هەرێمی کوردستان بە قەیرانێکی دژوارە تێپەڕ ئەبێ. ئەم قەیرانە لەوانەیە درێژەی هەبێ، وەک لە سەرەتای مانگەوە وتیان کەرەنتینەکردن بۆ ماوەی هەفتەیەکە، دواتر بوو بە 15 ڕۆژ. ئەمڕۆ من قسەتان لەگەڵ ئەەکەم 22 مانگە، 22 ئازارە، ئەڵێن تاوەکو سەری مانگ بەردەوام ئەبێ. بۆیە ئێمە پێویستە خۆڕاگر بین بەرامبەر بەم نەخۆشیە. هیچ شتێک نەمان جوڵێنێت، نەمان لەرزێنێت، نەمان ترسێنێت، لە خشتەمان لا نەبات. ئینشاءالله هەمیشە مسلمان ئازایە، سەر ئەکەوێ بەسەر نەخۆشیە، سەر ئەکەوێ بەسەر ناخۆشیەکانیە، سەر ئەکەوێ بەسەر ئەو نەهامەتیانەی بەسەر یادێ. بەڕێزێک جوانی نووسیبوو لە سۆشیال میدیا، نووسیبووی 91تان بۆ بیرچووە کە پارچەیەک نان نەبوو بیخۆین. هەڵبەتە ئەمڕۆ لەوانەیە مەسەلەن ئەم قەیرانە ئەگەر درێژەی هەبێ، ئەلحەمدولیلا ئازوقە و کەرەستەی پێویست بۆ خواردن و خواردەمەنی ئەلحەمدولیلا بوونی هەیە لە کۆگاکانە. حکوومەتی هەرێم دڵنیایی داوە هیچ پێویست ناکا شڵەژان دروست بکەن، پێویست ناکا بچنە مارکێتەکانەوە لە بری کیسەیەک برنج 5 کیسە برنج بێنیتەوە بۆ ماڵەوە، یەک کێسی گەورە بۆ نمونە نازانم سێتێکە چێسێکە چییە دۆشاوی تەماتە بێنیتەوە بۆ ماڵەوە. ئەمانە هەمووی حاڵەتی نەخوازراون تێپەڕ ئەبن. هیوادارم هەموو لایەک ساغ و سەلامەت بن. دووبارە من سوپاسی ئێواکەم کە تا ئەم لەحزەیە گوێگری من بوون، بە ئومێدیەوەی خوای گەورە دەروی خێر لە هەموو ئێمە و ئێوەش بکاتەوە. ئازیزان و خۆشەویستان، معلومی بەڕێستانە لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن لەسەر ئەم تەوەرە قسە بکەن. تکا ئەەکەم لامەدەن لە تەوەرەکە، ئەڵێن هەڵوێستی ئەو خێرخوازانە چۆن هەڵەسەنگێنی لەم کاتەدا کاری خێرخوازی ئەنجامەدەن، بە تایبەت ئەو خاوەن مڵکانەی کە لە کرێکانیان خۆشە بن لەگەڵ کرێچەکانیانە. دایکی ئارما لە چوار قوڕنە. بەڵێ دایکی ئارما، ئەم کاتتان باش؟ هەموو کاتێکی تۆ باش، زۆر سوپاس.
دەستخۆش بەرنامەکەتان لێ سپاس دەکەم زۆر بەڕێزی. بەڕێز زۆر سپاس. سەبارەت بۆ ڤایرۆسی کۆرۆنا من دەڵم بە خەڵک خۆی نەترسێنێ ڕاستی خۆی گەورە بەسەری هێناوین ئیشاڵڵا خۆی گەورە لەسەرمان لا دەدات. بەڵام ڕاستی زۆر ناخۆشە بۆ دەرونی خەڵکەمەندا بیر لە ڤایرۆسی کۆرۆنا بکەنەوە. بەڵێ بەڕان وە باشەکە بیری لێ نەکەنەوە نەخۆشش بوون نەچن بۆ خەستخانەکان ڕاستی بۆ خۆی گەورە بەسەری هێناوین ئیشاڵڵا خۆی گەورە لەسەرمان لا دەدات ئینشاءڵڵا. ئینشاڵڵا دەخۆشتانت بکەم زۆر سپاس بۆ دایکی ئارما لە چوار قوڕنا سپاس بۆ پەیوەندیەکەت هەر ساغ و سەلامەت بن ئینشاءڵڵا. دایکی لانی لە دەربەندی خان. دایکی لانی فەرموو. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. وعليك السلام. خوشی برنامجەکەتان لێکم برای سپاس بۆ جەنابەت هەر بژیت ساغ و سەلامەت بی ئینشاءڵڵا. بێوەی بێخوا سپاس مەمنون. بەڕاستی لەسەر تەوەری بەرنامەکەی ئەم ئێوارەتان ئەو تەوەرەی هەڵتان بژاردووە ڕاوپڕ خۆی معنایەتی زۆر لە خۆی هەڵەگرێ معنای مرۆڤایەتی کاری مرۆڤایەتی کارێکی ئینسانیەت مرۆڤ دۆستی کەس دۆستی لە خۆی هەڵئەگرێ داوای لە هەموو کەسێکەکەم مەڵێ من ئێستا لە ماڵی خۆما نانی ئێوارەم نییە بیخۆم بیر لەوە نەکاتۆ لەبەر خۆی گەورە ڕستی هەر هەموماندا ئەگەر شک ئەبەی لە ماڵ و شتێکی کەمیش بێ لە ڕووی زەخیرەوە بێ لە ڕووی داراییەوە ئەوەنە و هەیە ئەزانی ئیمکاناتی بەلایکەمەوە مانیەکە هەیە تۆ لێرا دەستگرۆیی داسەکەت بکە دەستگرۆیی کەسەکەت بکە جا بۆ لێرە دەستخۆشی لە هەموو خێرخوازانەکەم بە هەر شێوەیەک بێ یارمەتی فەقیر و هەژارانەدەن لە ڕاستیە من ئەڵام ئێمەی کورد هەمیشە ئەوەمان تیا بۆ هاوکاریمان هەبووە بۆ هەموو کەسەکان و دوایەوە قەت پشتمان بەم حکومەتە نەبەستووە ئەگەر ئێمەی کورد پشت بە حکومەت بەستین هەی هاواتیمان بەسەریەت بەتەکید داوای لە هەموو خێرخوازانەکەم دەستیان خۆش دیاخوا ئەمە ئیشی حکومەتە کە ئەم هەموو خەسەخانانە خێرا دەست بەجێ دروستکە بەڵام سیرکە لەلایەک ئەگەر خێرخواز نەبێت ئێمە کەس نازانێت زروفەکەمان چی بەسەرێت کەس نازانێت ئایا ئەم نەخۆشانە زیاترە بن یا زیاتر نابن ئەگەر هات و خوانەکردە نەخۆشەکانمان ڕۆژ لە ڕۆژ لە هەڵکشانە بوون ئەگەر ئەم خێرخوازانە نەبێت کەم خەسخانانە دروست بکەن ئێمە بخێنەکرد مەگەر بخێنە ناو ماڵەکانی خۆمان نەخۆشەکان جا بۆیە هەر شتێک ڕوو ئەدا لە کوردستانە سپاس بۆ خۆی گەورە ئەوەنە خیرۆمان زۆرە لە خوا بەزیادی خۆی گەورە داوەنیان باتی خۆی گەورە دەست بە باڵیانەوە بگرێ ئینشەڵڵا هەموو کات دیفانیان پڕ بێت و خۆی یارمەتی هەژاران بە خۆی گەورە شیفای نەخۆشەکانمان بدا خۆی گەورە ئەم دەرد و بەڵا لەم میلەتەمان لابەرێت ئامین ئینشاءڵڵا. دەست و چاو خۆش دایکی لانی سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەعید وەرەگرم لە کەلار. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. خواهی گەورە ئەم نەخۆشیە کە ڕووی کردێتە عالەمی جیهانی بەخێرێت برشێتە سەر خەڵک و مسلمانانی کوردستانە بە ئاسان دووری خاتۆ لێمان ئینشاڵڵا. ئامین یا رب العالمین. خوایە گیان ئەو دوعانە شەو ڕۆژ لەو ڕۆژەی ئەم نەخۆشیە تاعونە ڕوویدایە لە جیهان خوای گەورە مسلمانان بە هەموو زەڕە مسخالێ دووری خاتۆ لێی. ئامین ئینشاءڵڵا. کوردستان بە تایبەت کوردستان کاکە خۆت چاکەزانی کوردستان چەندین ساڵە بەدەست هەموو زاڵم و زەمکار و گیری کردەیە چاو ناکەینەوە نەخۆشیەک دریزی ئاکەمە هەمووی هین خوایە بەس خەڵک لێی بووم بووە برعزەکەم بەتاکید ئەوەی ئیمانی کەمیەوە زەڕە مسقالە ئاگای لێ بێ ئەمە دەردێکە خوا نادۆزی بۆ کافر بۆ مسلمان بۆ مسلمان ئەجر پاداش چەگەی بۆ قیامەتێ ئینشاڵڵا. داواکەم لە مسلمانان هورەیان بەرج بێت لە هەر شوێنە هەن چونکە ئینسان حتا نوێژ و لیقای خوای بێت ئینشاڵڵا سەرکەوتووە بێ داواکەم لە مسلمانان واز لە نوێژ نێن حتا غەرغەرە تاگەیدا لیقای خوا لەگەیدا لیقای پێغەمبەران و ئێمە پلەمان بەرزە لە هەموو شوێنە چونکە نوێژەکان من دڵان پیان خۆشە ئینشاڵڵا داواکەم لە مسلمانان ئەوەی دەستی خێری بۆ خێرخوازی بۆ مسلمانان ئەگەینە دەستی خوای گەورە ڕزق و ڕۆزی زیاکە لە ڕزق و ڕۆزی کەم ناکە ئینشاڵڵا. بێت وسڵامەیە بۆ ئێوەش ئەم بەرنامە جوانە ئینشاڵڵا کۆڵی لێ مەدەن. وەسلام عەلەیکم کاک سەعید جان سپاس بۆ پەیوەندەکەت خوا پاداشت باتەوە. باوکی محەممەد وەرەگرم لە شاری هەولێر.
السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. كاكا نخوشيا بله فيروس كورونا باشا بس تصاوب بس صرم كاكا المالوا ناي ندروا بس تصاوب بس صرم بس كاكا نيش ماني نكار ماني نكاسبي ماني والله بالله والله ناني بيخوي من رب العالمين ناني بيخوي لا حول ولا قوة والله ناني بيخوي والله بالله والله كريتشن وزن خرافة ما مستوى باشا كمان ناخوش باوشي محمد إن شاء الله خوای گەورە کارت بۆ ئاسانەکە هیوادارم لەو خواپێداوانەی هەولێر هاوکاریت بکەن ژمارە خۆت جێبێڵە لە لای ئێمە بۆی ئەگەر دواتر کەسێک پەیوەندی پێوە کردین إن شاء الله هاوکارت بین. سرم پێنجشەم لەگە یەکی لە ئێوە سەوشتم کرد وتی یەکشەمەوە تەلەفۆنم بوو بکەوە تم باشە بەسەر چاو بەسەر سرم ئەوەش من وا لەگە تو قساکەم و ئەنجا چی ئەڵێن بەسەر چاو بەسەر سرم دوای بەرنامەکە پەیوەندیمان پێ بکە. باشە باوکی محەممەد باشە زۆر سپاس ئەزمانی إن شاء الله. السلام عليكم. باوکی یاسا لە چەند سەماڵ باوکی یاسا فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. بەڕێتم دەستخۆشی بەرنامەکە دێکەم. سپاس دەکەم باوکی یاسا مەمنونی جەنابتم. نەخوا سەلامەتی. ئەمڕۆ لە چەمچەماڵ خەڵکێکی زۆر ڕژا بوونە ماشێتەکانەوە بە تایبەتی دوای ئەوەی لای نیوەڕۆکەی کارەی ئیسعاف ناوازە ڕاگەڕا کە دوای دوو حاڵەتی توشبوو بە نەخۆشەکە لە چەمچەماڵا هەیە و خەڵک خۆی پارێت. بەڵێ من تەبەن بەکارێکی باشی ئەزانم بە ترساندنی نازانم ئەوەی کە خەڵک بڕۆیت بگەڕی بڵێ دوو حاڵەت هەیە. ڕاستی من کە خۆم ڕۆشتم لانمان نەمابوونانم کردی بینی خەڵکێکی زۆر وەستا بوون یعنی بەبێتێک خەڵکێکی زۆری ژەمارکێتەکانە کۆم بوونەوە شتیانە کڕی بە تایبەتی هەستە بازاڕەکە. بەڵام ئەوەی جێی داخە لای من ئەوەیە کە خێفاتێکی کە من بینیوە کە مەسەلەن لە شارەکانی ترا کۆمەڵێک ئاژەڵی گەوریان سەر بڕووی بەسەر فەقیر ڕۆژانەکە بەشیان نەکردیان جاران لە ڕەمەزانە بەتا ساڵی پێشەستەش خەڵک بە پیکاپ ماڵ بە ماڵەگەڕا برنجیان ئەدا ڕۆنیان ئەدا بەڕاستی خەڵکە کەوتە تەنانەوە ئەو کاتە پێویستی بە گۆشت و ڕۆن و برنج و ئەو شتانە یەکجان لە کاتی خۆشیە هەموو کەسێک دەتوانێت دەست بەرێتە پێشەوە خێر بکات و لە بەساو کامێرا دەپێوێت خۆیان بکات. ئێستا کاتی ئەوەیە بەڕاستی دەوڵەمەندەکانی چەمچەماڵ خێرخوازەکانی چەمچەماڵ ڕێبەرکراوەکانی چەمچەماڵ هەستن بەوەی کە کۆمەڵە پیر و پەکەوتە هەیە کە شوێنێکی تایبەتیانە لە چەمچەماڵە پێویستیان بە دەرمانە پێویستیان بە خواردنە پێویستیان بە جلوبەرگە خەڵک بڕوا بەهانایانەوە کۆمەکیان بۆ بکات ڕێکخراوەکان چۆن کاتێک کە کۆبانێ و شوێنەکانی تر کەوتن خێمەیان هەڵدا لە هەموو شارەکان هەشتیان واسۆ کردەوە پێویستە ئێستاش بە شێوەک لە شێوەکان خێمە هەڵدرێت و لە ڕێی فەیسبووکەوە بێت لە ڕووی تەلەڤیزۆنەوە بێت شتیان بۆ خۆ بکەنەوە بۆی بتوانن ئەو خێزانە لەم کاتەیە بتوانن دەسەر پێی خۆیان بۆستن و نەخۆشی و بارودۆخەکە بە شێوەیەکی سەربەرزانە تێپەڕێن بەڕاست إن شاء الله. هەروەها پیاوە دەوڵەمەندەکانی چەمچەماڵیش بەڕاستی پێویستە من خۆم کرێچیم ئەویان نا بەڵام دوکاندارەکان هەیەن کرێچین و ئەوانە پێویستە لە کری دوکانەکانیان خۆش بن بە تایبەتی ئەم مانگە بەس ئەم مانگەش بێر باش. باوکی یاسا جەنابەت کرێچیت؟ بەڵێ هەروەڵا. خاوەن مڵکەکە نەیوتووە لە کرێکە خۆشە بمە مانگە؟ نەوەڵا ئێمە تەقریبەن من خۆم مامۆستای گێبەستە نزیکەی 42 ڕۆژە معاشم وەرز نەگرتووە. لێرەوە من داواکارم تۆ سەیریکە ئیجازەم بە باوکی یاسا کارەبام داوە باوکی یاسا بە 500 قورسە باشی نەخوا بەزیادێ بەڵام کۆمەڵە کەسێ لە خواردترە کۆمەڵە کەسێ لە ژێر هێڵیێژانی و ئێمە لە هێڵی مامناوەتیان نەخوا بەزیادێ بەڵام کۆمەڵە خەڵکی زۆری شێرە شاریا کە پێویستی باوکاریە. باوکی یاسا هیچ گومانیتیان نییە خەڵکی چەمچەماڵ خەڵکی بە ئەمەکی چەمچەماڵ دەوڵەمەندەکانی چەمچەماڵ زۆر خێرویستن ئەوە گومانیتیان نییە. لێرەوە داواکارم لە تەواوی خاوەن مڵکەکانی چەمچەماڵ ئەم مانگە بیکەنە ئەها ئەڵێ لە ڕای خوای گەورە لە پێناوی خوای گەورە دەفعەت بەڵای ماڵ و منداڵ و کەسوکاریان دوورخستنەوەی ئەم نەخۆشیە لە خۆیان و کەسوکاریان لەو کرایانە خۆش بن ئەم مانگە. هیوادارم خاوەن مڵکەکەی تۆش لەم بەرنامەیەوە گوێی لە دەنگمان بێ و لە کرێکەی جەنابەت خۆش بێ. دەستەکانی خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابی شت دەست خۆش بۆ پەیوەندێکت هەر لە چەمچەماڵ ئەمێنمەوە کاک سیروان وەرەگرن. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته.
کاک محمود دەستخۆشیتان لێ یەکەم خوانم لەتان زۆر کە ئینشاءالله یاخوا بێوەی کاک سیروانجا کاک محمودیان وڵا بەرنامەکە تەبەرێکی زۆر جوانە بە حەقەت جێخۆیەتی منیش لێرەوە دەستخۆشی بکەم بەو خۆ پێداوانەی کەوا ئەمڕۆکە چاوێکیان لە فەقیر و هەژارانە بە حەقەت من ئەمڕۆکە موقیفێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بینی لە شاری هەولێر خۆراکیان بەسەر فەقیر و هەژارانە کە جێی دڵخۆشیە داواکارم لەو فراکسیۆنانەی تر چاو لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بکەن لەم کاتەیە لە کاتێکی وەزعێکی وایە بۆ برادەرەی پێشوو باسی وەزعی کرد و کە ئێستا کرێکیە و خەڵک لە بە حەقەت هەیە هیچ معاشێکی نییە هیچ ئیمکانیەتێکی نییە ئەم ڕۆژەیەکەوا قۆڵی خۆتی دێ هەڵماڵی وەکو مەرگ چاو لە خەڵکی کەم دەرامەتە من وەکو خۆم لە خەڵکی چەمچەماڵم من بە حەقەت من مەمنونی یەک بێکی خەڵکی چەمچەماڵم خەڵکی چەمچەماڵ هەموو کاتێکە موقیفی دیار بووە موقیفی دیار بوو اینجا داواکارم لێرەوە هەروەکو دەراتەنە من خۆم بۆ خۆم الحەمدولله نەکرێتیم و نەدوکاندارشم بەس بە حەقەت دەبێت لەم ڕۆژەیە صاحب مڵکەکان لەو خەڵکە بێ خەڵکی وازانم هاتووتێتی من مانگی ملیۆنێک ملیۆنێک و 50,000 کرێ دوکانەدەم عین تۆلێکی دەرەوە هەموو شوێ تقریبا 35,000 دینارم نەفەرابێ بکاتە ژێر سەنگاکردی یا لێرەوە جێی خۆیەتی داوا لەو خوا پێداوانە بکەین بە تایبەتی ماڵە خاوەن مڵکەکان لەم مانگەیە لەم وەزعەیە ئینسان لە هەموو ڕۆژێ لەم ناڕەحەتیان نابێ بەڵکو خوای پەروەردگار ئەمەشمان بۆ بگەڕێ بە کارێکی باش و کەس نازانێت خێر بچێت خوای پەروەردگار وڵاتی ئێمە زۆر پارێزێ بە حەقەتی ئێمە وڵاتێکی فەقیرین وڵاتێکی بێ دەوڵەتی نتە خوای پەروەردگار ئەم بەڵایەش لابدا لە فەرمان بیگەڕێ بە خێر بۆمان ئینشاءالله جێی خۆیەتی دەستخۆشیتان لێکەن بە حەقەت ورەش بە خەڵک بدەن کاک محمود لە کەناڵەکانەوە یعنی بە حەقەت خەڵکی تووشی نەفسی بووە هەمووی بەپەلە ئەم بەپەلەیە زۆر شتێکی ناخۆشە حەقەت ورێ ڕووخاوە کاک سیروان بەڵێ المؤمن القوي خير من المؤمن الضعيف ئیمانداری بەهێز زۆر باشترە لە ئیمانداریی لاواز و بێهێز ئێمە ئەبێ زۆر بەهێز بین بەڵێ بەتاکی کاک محمود خۆ فەرمودەکان فەرمیە خوا دوای هەموو ناخۆشیە خۆشی ئینشاءالله ئەم ناخۆشیە تێپەڕێنی خۆ میلەتی کورد زۆر ناخۆشی بینیوە خوای پەروەردگار ئەم ناخۆشیمان بۆ بگۆڕێ بە خۆشی و ئینشاءالله بەپێ ڕێنمایەکانی تەندروستی بکەن و خەڵکەش داواکارم لە خوای پەروەردگار ئەم بەڵایە لادا لە فەرمان و دەستان خۆش بێ و دەست خۆش کاک سیروان سپاس کات لەو ڕەفیقانەی تر نەگرم و هیوا کردتان بۆ سپاس بۆ پەیوەندەکەت دەستخۆشی لێکم باوکی یادگار وەرەگرم لە دەربەنی خان باشە قوربان باوکی یادگار جەناب بچۆنی داواکەم تۆشمەنی باشی یاخوا باش بی سپاس دەکەم وای داوایە کردی یەکەم باوەنە ئەو کەسانە کە لەسەر خەتەوە نمێنن باشە بەسەر چاو ئەوە ئێمەش دەنگە خەینە پاڵدەنگی تۆ ئەڵێن زۆر لە خەت مەمێنەوە دەقەیە زیاتر لە کاتی خەڵک مەگرن دەستان خۆشە بەرنامە سپاس دەکەم فەرموو باوکی یادگار وڵای وەس بۆ قەزەیە کرێشی زەلامەیە باوەڕکە 250 لە باخەڵانی بەڵێ 250 تەبابێ حکومەت خۆی ئەم کریانە بدات لە خۆی دەست پێ بکات کورەوەڵا ڕازین حکوومەت بەس موچەی خەڵک بدا کرێژ نەدا قەیناکە وڵا بێ لە خۆی دەست پێ بکات خۆی هەرچی گەندەڵی لە حکومەتەوەیە خەڵکی فەقیر چی بکات بەڵێ ئەوانیە خەڵکی بکات وڵا باوەڕ کرد لە دەربەری خام دایان ماڵم بەڵە 250 لە باخەڵی کرێچیە ینی داما زۆر ناتوانانی حکومەت هەر دوومان کرێخانەکەی بردەیت ناتوانانی چۆن ناتوانانی ئەم شتە وڵای ئێمە تا لە خۆمانەوە دەست پێ بکەین باشترە ئەڵێن خۆمان لەناو خۆمانە ئەوەی کە خاوەن مڵکە حتمەن خوا پێی داوە الحەمدولیلا بای ئەوەی هەیە کە پێی بژی دەربەنی خان چاکە بۆ باوەڕکە یەک خاوەن مڵک نییە کرێ لە یەکێ بسێنێ بەس حکومەت دەبێ هەمکاری فەقیر بکات بەڵێ دەست خۆش ئەیوان دەست خۆشتان یەکەم سپاس باوکی یادگار مەمنون بۆ تەلەفۆنەکەت کاک عەبدوڵڵا وەرەگرم لە پیرەمەگرون هەلو کاک عەبدوڵڵا فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت باش سپاس بۆ جەنابەت دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم هەر بژیت سپاسە دەکەم وەڵا بە بۆچوونی من خەڵک خۆی بپارێزێ ئەو ماوەیە ئیشاڵڵا ئەو باران و لێزمانەش ئەو فەتایە لەگەڵ خۆی بردووە لە کۆڵ میلەت و هەموو میلەتەکانی دەکاتەوە هیوادارم خوای گەورە کۆتایی پێبێنێ ئەمن دڵم وایە بەو بارانەی ئیشاڵڵا کۆتایی بێت بەڵام من داوا لە هاوڵاتیان نەگەم با پێبەندی ڕێنماییەکان بن ئەمەی کە خەڵک پێبەری ڕێنماییەکانە بۆ خۆیەتی بۆ گیانی پاراستنی خۆیەتی
با پابند بن بەوەی کە ئاسایش و دکتۆرە بەڕێزەکان داهێناوە ئینشاءالله خوای گەورەش کۆتایی تێدێنێ و هەموو کەسە ئینشاءالله سەلامەت دەبێ کۆتایی بەو نەدامەتی و دەردەی دێ داوا لە حکومەت دەکەم هاوکاری فەقیر و هەژارەکان کە هەلا قەلی خەڵکی کردوتەوە ژوورێ با هەلا قەلی پارەی ئاو کارەباکەی خەڵک ئەفوکە ئەوەی کرێچیە ساحب مڵک و خانوەکان کرێچیەکان ئەفوکەن ئەوەی دەوڵەمەندە هاوکاری فەقیر و هەژارەکان بکات لەو کاتەیدا و دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم و سپاس بۆ جەنابەت دەست خۆش کاک عەبدوڵڵا خاتو عایشە وەرەگرم لە چەمچەماڵ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. والله من اشتغل خون نخوصن. بلى. تقريبا 15 سنة بين نخوصن برا ما رجعتيش نخيل كذا. أمن خرزان أمن خرزان كل شيء نقول سامع أنا لم بينات فيهم مشكلتهم هذا يريقات مشكلهم. السلام عربانا أتمير جيتش أتمودو جيتش تلقن نستل خلالك وتينا. يا ربي خوش شفات بدا خوا رحمة بك إن شاء الله. إن شاء الله رين دايش الله يا مسيك ميزان. إن شاء الله دواي برنامجك بيوندي من بيوبكا دا عائشة إن شاء الله أويك لتوانا هبي قصوري لقلناكين. إن شاء الله لأن معاش يبنينا هيك. خوا رحمة بك يا ربي. جوزنا كبوشان بريوة. بله. زور باش إن شاء الله دواي برنامجك بيوندي من بيوبكا دسخوش. باوچی شەهاب وەرەگرم لە هەولێر. باشە بەڕێزەکەم. باشی باوکی شەهاب زۆر سپاس. باشی خوازگەر بن. سپاس دەکەم. حکومەت هەروە هاوارەکە تەلەڤیزیۆنەکان هەروە هاوارەکان. بەڵێ. باوکی شەهاب. بڵێ. ئێمە دەڵێن هەڵوێستی ئەو خێرخوازانە چۆن هەڵەسەنجێنی کە لە کرێکانیان خۆش دەبن کاری خێرخوازی ئەنجام بدەن. بەدەمی لێقۆماوان و خاوەن پێداویستی تایبەت و فەقیر و نەدارە ئەچن. وەڵاهی بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی هیممەتە ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە کابرای دەوڵەماند بەڕاستی دوور لە ڕیا دوور لە هەموو شتێ با حیساب بکا کە ساڵ سوراوەتەوە و ئەمە ڕەمەزانە و ئەمە زەکاتەکەی با تەوزیع کافرە وەڵاهی چ گرێ بشار بوو خەڵکی وا هەیە خوا ئاگادارە ئەگە بڵێن 1000 دیناری نییە 1000 دینار چ سەمونی پێ بکڕێ من خۆم لە دەوروبەری خۆمان یعنی تێگەی یعنی ئەمڕۆ ڕۆژی هیممەتە بەڕاستی ڕۆژی قۆڵهەڵکردنە با دەوڵەمەندەکان تۆزێ یعنی چۆن ماڵ و مناڵی خۆیان چۆن ماڵ و مناڵی خۆیان بەخێوەکەن و با سەیری ئەو مناڵی خەڵکیش ئەوها بکەن وەڵاهی نەفس هەر نەفسە ئەمڕۆ ڕۆژی هیممەتە بەڕاستی لەو کەناڵە بەڕازی ئێوەش دەکەین بەڕاستی بانگەوازێک بکەن بۆ دەوڵەمەندەکان بە بەڕاستی هیممەتێک بکەن لەم ڕۆژەیە دەستخۆش ئینشاءالله هاتووە بەڕێزەکەم یەکشتێ ئێمە ئەمڕۆ بەڕێزی قسەی کرد وتی کاکە من کابرایەکی هونەرمەندم وتی کاکە دەرمەچن وتی کاکە لە ماڵەوە بن ئەم خەڵکە ئەبینی کاکە با پابند من بە ڕێنماکانی وەزارەتی تەندروستی بەڕاستی ئەمە شتێکە یەک کەس لە عایلەیەک بگرێ عایلە هەمووی دەیگرێ وتی کاکە دەرمەچن وتی کاکە پابند من بەم ڕێنمایانە یعنی ئەم خەڵکە بەڕاستی یعنی نازانم ئەمڕۆ من دەچوومە عیلاج بکڕم سەیری ئەو هینەم کردووە یعنی ئەو خەڵکە هەمووی نازانم یعنی کۆمەڵەتی هەر شوێنێ کۆمەڵ کاکامە نەخۆشیێکی کوشندەی ئێمە سینمە کرد وەڵاهی لەو جەعدایە تاکە نەفەرم نابینی قەسەم بخوا دەست خۆش بێ باوکی شاب سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێبوار وەرەگرم لە ڕاپەڕین. سلام علیکم دای ئەحمەد. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. چاکی قوربان باشی کاک ڕێبوار سپاس دەکەم فەرموو. یخوا دیوی بیکاج ئەحمەد وەڵڵاهی من ئەمەوێ لێرەوە دەستخۆشی لە خاوەن مڵکەکەم بکەم کە تقریبا 5-6 کرێچین ئەم مانگە لە کرێی خانە و دوکانەکان هەمووی خۆش بووە و جوانە ئەمەمان پێ بڵێ کاک ڕێبوار جان باشە چەند دوکانی هەیە لەگەڵ خانووە چی هەیە لە چی خۆش بووە چۆن لێ خۆش بووە کرێکان زۆرن بە تقریبی هەمووی تقریبا ناگاتە ملیێنێک لە هەمووی خۆش بووە 2 شوقەیە 3-4 دوکانە هەمووی خەڵکیە ئیشەکە دوکاندارن
و منیش لە شوقەیەکیان ئەویش لێمان خۆش بووە کاگامان کە هزار جار ماڵی ئەوە بێویستم لێرە و دەستخۆشیێکیان لێ بکەم خوای گەورە بەرەکەت خاتە ماڵ و حاڵ و ڕزقی حەڵاڵیاندا. ئامین. ئەی ئافەرم دەستی خۆش بێ ئەو خاوەن مڵکە لێرەوە احتراممان بۆی هەیە ڕێزمان بۆی هەیە دەستخۆشی لەکەین خوای گەورە پایداری کە ئینشاءڵڵا حتمما ئەوەی کە بەخشیوێتی دڵنیا بە لە دەوا و دەرمان و قەزا و بەڵای ماڵ و مناڵەکەی جێڕاوەتەوە دڵنیا بەڵای لەسەرلا با و مڵکی زیاتر مڵکی حەڵاڵیش ئینشاءڵڵا گەرە ئێوەش پایدار کا و لێرەوە دەستخۆشیان لێکم دووبارە و لەشی ئێوەشتا هەر بژیت کاک ڕێبوار سپاس بۆ پەیوەندەکەت کاشکار وەرەگرم لە قەڵاتزێ. السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. سپاس دەکەم هەر بژیت کاکشکار. سلامەنی ماوەسەی. کاکشکار قسە چییە لە سەرتەوەرەکەمان؟ سەبارەت بەو هەڵوێستەی خێرخوازان کە لەم ڕۆژانی ڕابردوودا ئەنجامیانداوە بەڕاستی هەڵوێستێکی مەردایاتی بووە. یەکەم شتێک لەبەرەوەی فەرمانی خوای گەورەیان بەدوێنە کە بەپێی بەڵگەی قرآن آيات ژمارە پێنجی سۆتی بەقەرە کە دەڵێت من ذا الذي يقرض الله قرضا حسنا هي قرضێکی باش لە خوای گەورە و بەخشێ کە لە دڵی و دەر بچێواتان خێر و سەدەقەی خەرج بکات فيضاعفه له ضعفا كثير خوای گەورە لە ڕۆژێکدا یەک بەدە کاتێک بە حەوت کاتێک بە حەوت والله يقبض ويبسط لەکەمکردنەوەی ڕزق و فراوانکردنی ڕزق بەدەست خوای گەورەیە هیچ سەدەقەتان نەدەت. بۆ منیش بەیان دەکەمێ بە ئەو خێرخوازانەکان کارانتان کرد بڵنیان دەکەم وەختێتری شێوێت ماڵ بەبەخشین کاتوانجانێکی بدەن ئەو خوای گەورەیان یەک بەدە بگێت کات بە حەوتەی ژوان خەرج بدەکاتەوە. دەستخۆش هەر بژیت هیواداریشتم کە ئەو کارانە هەبەردەوام بن لەبەرەوەی بەڕاستی ئەمڕۆ تینی هەژار زۆرە ئەگەر ئێمەی کە خێرخواز یارمەتیان نەدەین ئەوە پێیان چی وەڵامی خوای گەورە بدەینەوە کە ئەو حەبوونەی بێ ئێمە بەخشی و ئاڵێک لەو چینە هەژار نەدەینەوە و دەستخۆشی بەنامەکەتان دەکەم زۆر سوپاس. دەستخۆش کاشکار سپاس بۆ پەیوەندەکەت. دێمەوە چەمچەماڵ و دایکی محەممەد وەرەگرم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. عطايا عنك إن شاء الله. أجمعين إن شاء الله. سپاس بۆ جەنابی شت. والله بەڕێزەکەم من ئەڵێم چەمچەماڵ کەسێکی و خەڵکێکی یەکجار کە من دەرامەت و فەقیریایە. بەڵێ. لە هەموو شوێنێک من ئەڵێم زیاتریایە بەڕاستی. بەڵێ. من خۆم یەکێکم لەوانەی کە کەسێک ئەناسم ئێستا حالیان پیاوەکەی خۆی شاگردە. هیچ دەرامەتێکیان نییە ئێستا خۆی پیاوەکەی لە ماڵەوەیە. خۆشی دوو ماڵی بچووکی هەیە و هیچ داهاتێکیان نییە خۆی ئەتێنان بۆ ماڵان ئەکات لەبەر خاطر ئەوەی کە پژێوێ بۆ مناڵەکانی دادنکە. دەشی ساق بێخوا. تەنانەت مناڵەکانی شیرەخۆرن ئەڵێ ئەمنە عیب نەبێشیر لە منمانێت و هەردوو باڵم نییە کە ئیشی پێ بکەم. ڕۆژی 6,000 10,000 15,000 هەیە ئەکات ئەیبات ئەگاتەوە شەر بۆ مناڵەکانی. ئەمە خوا بەرداری نییە ئەم حکومەتە ئاوە ئەم وەزعەی خوڵقاندووە و چایەک ناخچێنێتەوە بۆ کەسانی کە مەعاشیان نییە و کەم دەرامەتن بەڕاستی. بەڕاستی ئەمە گوناحێکی گەورەیە لەگەڵ ئەم خەڵکەیە ئەیکەن. خوا ڕەحمیان پێ بکات. چایەک بخشێنێت بە فەقیر و بە هەژارەکانە. ئینشاء الله. ڕاستی ئێوە شەکەم و دەستان خۆش بێت. سپاس بۆ پەیوەندەکەت دایکی محەممەد جگە لەوەی کە بەڕاستی خەفەت بە وەزع خۆی نازانین بڵێن چی ینی ئینشاءالله خوای گەورە ڕەحم بۆ ماڵیش ئەکا بە و دایکە بە ڕێزەژەکە کە ماندووە بەدەستی منداڵەکانی و ئینشاءالله خوا دەروی خێری لێ ئەکاتەوە زۆر بەداخەوە. کاک محەممەد وەرەگرم لە ڕانیە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك محمد. هم كاتب باش. همو كاتب باش كاك محمد قصة شيء لسرت وركمان. والله حكومة أو ركارانة ساقرتنا بس بسري شو ركارانة باش وزور باش ركارانة. باشا. أتو بازار لحكومة قرين. باباسي خومان بكين. كاك محمد. ئێستا ئێمە لەناو کۆمەڵگەدا کۆمەڵک خاوەن مڵک و کۆمەڵک خاوەن دوکان و خان و شوقە و ئەوانە هەنە وایە؟ بەڵێ. هەڵوێستی ئەوانە چۆن هەڵەسەنجێنی لە کاتێکا لە کرێکانیان خۆش دەبن؟ هەڵوێستێکی زۆر جوان و مەردانەیە و هەڵوێستە بەس هیوادارم بەس ئەو خاوەن مولکانە نەبێت کە ئەو ڕێکاردەگرنە بەر حکومەتیش بۆ خۆی ئەو مولکانی هێزی داینی بەکرێ یا لاکرێ ئەو زەریبە و ئەو شتانە خۆش بێت.
جوانە و هەندێک کەسیش ێزان نردراوەتە ماڵەوە کە کرێکار بووە پارەی ڕۆژانەی بڵێ هەری ئەو ڕۆژێ هەوە پارە بەڵێ ئێستا تو لە ژوورێت کردووە وەک وا بڵێ چۆن قسەی زۆر جوانی کرد وەک وا بڵێ تێرێک لە ژوورێکی نان و ئاوی نەدێ ئەوە لەسەر وەزیری بازرگانیان دەڵێ ئەوەندە کۆنتێنە خۆراکە گەشتێرە ئەو گەشتێرە کار لەگە پارەی پێنەوە بەچی بیخڕێ بەڵێ کاک محەممەد بەڵێ ئەمە دابەشی دەکەین دەڵێن ئەو بەشەی کە پەیوەستە بە حکوومەتەوە کە دانی موچەیە بە هاوڵاتیان و بە فەرمانبەران بە ئەو واجبی خۆی جێبەجێ بکە و باقی ئەمەی کە لەسەر ئەستۆی ئێمەیە وەکو هاوڵاتی ئێمەش ئەرچی خۆمان جێبەجێ بکەین یارمەتی ئەژار و فەقیرەکان بدەین هەروەها کرێوەر نەگرین ئەم مانگە ئەوە ئیتر شتێکی باشە بە تەسەوەری من جوانە بەڵام حکومەتەوی لەسەر شانی میلەتەوەی بەسەر میلەت هەموو شتەکەی بەسەردا میلەت داسەپاندووە تۆ سەیرەکەی قەدەغی هاتو سوێ ئەو شتانەیە هیچ معنی هەموو لەسەر شانی هاوڵاتی ئەوانە وایە ڕاست ئەو ڕێکاران بۆ خۆی بیکردێتە بەر هیچ تاسە هیچ هەنگاوێکی نەناوە و سەبارەت با بڵێ نەخۆشیەکەش کۆڕۆنا ئیشەڵا بە هەموو لایەک سەلامەت دەبین جێی دڵخۆشیە تا ئێستا کە ڕێژێکی زۆر کەم گرتوویەتی ئیشەڵا ئەو دەردووبەڵایە لەسەر میلەت لایەسێ بۆ دەسەڵاتدارەکانمە ئینشاءالله دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد هەر بژیت خوارد لەگەڵ کاک شێرزاد وەرەگرم لە هەولێر السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاك شلون باشن بريست. سپاس کاک شێرزاد مەمنونین. سپاس دەکەم بۆ بەرنامەی پیرۆزە. زۆر سپاس بۆ جەنابیشت. بەڕێز ئەمە خەڵکی هەولێرم مارم لە هەولێرە کوێچیمە. خوا خێری سعید وەری نەگرت کرێخانێک 300,000 بوو. وەری نەگرت؟ ناوەڵڵا. ئێ ماڵی ئاوا بێ یا ڕەبی خوا خێری بنووسێ. هیچ موچەکم نییە لەو کوردستانی ماشێکم نیە خەڵکی ئەو شارەشم مانگستە لە خەستەخانە شاکم لە سنتەری دڵ سێ جەمالم گیرا بوو دەماری درێ فەتە سەدرم بۆ کرای فەتە سەدر زانی فەتە سەدرکی عمل درم بەڵێ عملیات فەتە سەدرم بۆ کرای ئێستا ژەوە لە مار کەوتیمە وەڵڵاهی خاوەنی 1000 نار مارم نییە دوکان بەرامبەرمان ناتوانم کرێک تەماتە بکڕم ئەوە چا خۆشە دەمارەوە شتزم باشە خوا ڕەحمکە یا ڕەبی خوا ڕەحمکە ئینشاءالله داواکاری لە خوا پێداوانی هەولێر بەدەمتەوە بێن و هاوکاریت بکەن ئینشاءالله بەڕاستی دیزانێکمانە ڕۆژی بەخۆیان نیختەگان زۆر خوارزاقی لە بۆ ماری من نەبوو 25,000 دا بۆ خێزانەکەم مەگاشم لێ نەبووە بەخۆی نادیتی دەستکێدا بوو یعنی معقول نییە زارم هەموو لە ماری تەڵەبانە و کەسی نییە خوا ڕەحمکە جزاك الله سپاس ئەجمعین ئینشاءالله سپاس بۆ جەنابەت کاک شێرزاد کاک عەبدوڵڵا وەرەگرم لە ڕانیە بەڵی گیانە کاک عەبدوڵڵا گیان فەرموو دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم براکەم سپاس دەکەم زۆر بەڕێزی هیوادارم سەرکەوتوو بن ئینشاءالله هەر سەرکەوتوو بن خۆی گەورە بتان پارێزی لەگەڵ ئەو بەرنامە جوانانە پێشکەشی دەکەن سپاس دەکەین هیوادارم حکومەتیش بەڕاستی چاوی لە خەڵکی فەقیر و هەژار بێ کە خەڵکێکی ئێستا هەیە کرێچیە هیچی پێ ناکرێ نردیانە ماڵە کرێکار بۆی ڕۆژانە پەیدای دەکرد ئەوی هەبووە ئێستا ئەویش نەما بۆی ئەو نەخۆشیەوە بەڵام دەوام دە دەوڵەمەندەکانیشیان مەترەوانەی کە دەوڵەمەندن کرێچیان هەیە دوکانیان هەیە خانویان هەیە ئەوانیش چاویان لە فەقیر و هەژار بێ بەڕاستی ئینشاڵڵا خۆی گەورە ئەو نەخۆشیە و بەڵێمە لەسەرلا دەبا بەڵام حکومەتی ئەو زەری بە و بڵێن پارەی ئاو و کارەبایی کە زۆر لەسەر خەڵکە ئەوی چاوەکی لە خەڵک بێ بەڕاستی ئینشاڵڵا خۆی گەورە و بەڵێمە لەسەرلا دە بەڵام حکومەت هەر بڵێ خەڵکی دەوڵەمەند ئینشاڵڵا بیکا بەڵام هەرتوک لە حەقە ئەرکی خۆیان جێبەجێکەن ئینشاڵڵا خۆی گەورە بەزەی پەیماندا دێتەوە خۆی گەورە ئەو بەڵای جێبەجێکە ئینشاڵڵا بەئیزنی خۆی ئینسان بەریتیان گانەش کورتە ئینسانی موسڵمان بەڕاستی دەبێ زۆر سنگی فرەوان بێ بە سەنگی فرەوانەوە وەریگری و لەشی بەرزێ بەڕاستی ئینشاڵڵا بەڵایەکێ لەپەڕێن بەئیزنی خۆی گەورە دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن سپاس کاک عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت خۆشەویستم ساغ و سەلامەت بی ئینشاءالله کاک سەردار ئەلو مامۆستاگیان سەلام عەلەیکم سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوو کاک سەردار گیان مامۆستاگیان خوای گەورەم دەرجوو بەڵای لە هەموو هەرێمی کوردستان ئینشەڵڵا نەجاتمانی بێ لەدەست الله ئامین یا رب العالمین مامۆستا چەند شتێتر هەیە حەز دەکەم بزانی غێری کرێ دوکانی و
او بيزقل لو انا ثاني كذا زانم سياري قريب بقيس ما ينقل قلامية كذا عبر لما قبل وسياري قريب بقيس ما ينقل قلامية كذا او قلامية كابراء وجاني الا فارق ميت الا من او فارق ميت بابوت ما الدنيا هروان هذه الدنيا كابل هذه اي كورونا يعني كوملا كذا سياري بقيس كله قبل ما رزقاني شكم بله لا عملية دوام الدولة لكن على جنابته ودولة ما مصايا كم ما مصايا فلا كان يوم الكوتانا ما كنا الناس كان ما كان ممكن يعني القرآن يمكن الطريقة القرآن يمكن السريع پێشنیارێکی جوانە القرآن يمكن لما كوتاك پێشنیارێکی زۆر جوانە دەستت خۆش بێ زۆر وایە وقنا لن أبي برحل برخاتي خويا هم مسلمانين هم معنين وقنا لن إذا كانت الوجيد 2 ساعات 6 ساعات قرآن بخيرا جماعة يعني خلصي عليك وملعيكم لو ما رزانم سياري باقي سكري وغيري كلي دكان ومهننيا كان باقي سكري وعبر خما قدارم كابرا قوامية قرزار بو تلفون ما أبوك كل عليك وانا أبي ولا قبل تاريخ وما أبيت كابرا وتي والله تقسيم فيه بقول أنا ونعيش منكزوا هذه كابرا تقول زيادة البوي قرز كل بخوا بەڵێ دەست خۆش زۆر باشە دەست خۆش کاک سەردار سوپاس بۆ پەیوەندەکەت ئینشاءڵڵا دەنگ دەکاتە جێی خۆی و ئەو خاوەن مڵکانە یان خاوەن قیستەکان لە قیستەکانیان بۆ ئەم مانگە خۆشە بن و دایەخەن بۆ مانگێکی تر کاک سامان وەرەگرم لە شەمامک شەمامەر لەکوێ شەمامەر بەڵێ کاک سامانجان فەرموو چاوەکەم سلام علیکم سلام و رەحمەت الله باشی مامۆستا ئەزیزی منی سوپاس دەکەم والله بەستم دەکرێت دەستخۆشی لە خەڵکی هەرێمی کوردستان بکەم بەڕاستی بەهانای ئەو خەڵکە هەزارە هاتوونە بەڵێ دەستخۆش دەکەم خەڵکی هەرێمی کوردستان هەر ئەوەی دێ چاوەمان دەکرا حتمەن وایە بەڵێ مامۆستا داڕکاریشم لە تو هەیە لە خزمەتە ئەتوش دەبی خێرەشی بکەیت ئەمرکە و لە خزمەتت بن زانم ئەمرنەکە دەمانێت بەدەنگە خۆشەکەت سوورەتێکی هاتە کوسیمان بکەین بەچی تەشوفا بۆ هەرێمی کوردستان بەسەر چاو هەر ئێستا مامۆستا هەر ئێستا ئەبەڵێ بەسەر چاو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم من لە خزمەتم هەر بژیت سپاس کاک سامان کاک ئاکار لە سلێمانی السلام عليكم مامۆستا عليك السلام ورحمة الله وبركاته ڕێزی زۆر سپاس مامۆستا وەڵای من سەرنجێکمە بۆ ئەمڕۆ لە خزمەتم فەرموو هەر باسی بۆ منە بۆ چاکن وایە خی خۆیەکی بەڵام بڕواکەی ئەوە تقریبا 15 ڕۆژە بێ ئێمە لە شاگردی لە ماڵەوە ناڵمانەیە کرێتی بڕواکەی جێن بەخواتە بۆیە تەلەفۆنم کرد جێن بەخوا دەدەقە دێژ ئەمەی لەم بەرنامەی تۆ تاخانەکەم تەلەفۆنی وەکی مەڵێ ئەگەر بۆ نادری بۆم سوڵکە یوتم کاکەوە حاڵەکەی کیتی خۆتە خۆ من باوکی نیم يعني انت بدون ما داخل لك كذا ما خليك توشي كارثات تشرج يعني لازم الله تاخذ كيلو بقى على منالي سلامه ما يبغى شو بعد خلينا لو تلفونك يعني لازم وخاطري خوام خلق تنابو شي بالي زور بداخله زور بداخله يعني لازم براسي هل باز باسي مش ابو باسي يمكن شي ناكن كاك دخلت انا بس كاك وقت نعمل ايش سن بخوا حظكم هذا يعني بلوك بعد كم واحد بس انا كم زياده بدي والله جا اوي بو اجاخر ماليش معنا كاك والله كده نار خميس وانا دينا ما شن بخوا وانا دين صوت ولا تاع خفتي كده هذا راستك والله جاوي لتوانای ئێمە بێ ئەوە بەرنامەیە و کردومانەوە هەڵمەتێکمان ڕاگەیانەوە و هیوادارین خاوەن مڵکەکان کرێکانیان وەرنەگرن خاوەن قیستەکان لەم مانگە خۆش بن یعنی بەڕاستی زۆر
زۆر شتمان کردووە بەڵام ئیتر دەنگمان هەر ئەوە نەئەگات چی بکەین خوا ڕەحم کە ئیشەڵا هیوادارین لێرەوە ئەو بەڕێزەی کە بەڕاستی تۆی خسوەتە ئەم وەزعەوە بەخۆیان بچێتەوە و ئینشاڵڵا گوێ لە دەنگمان بێ بەڵکو ئەویش خوای گەورە دڵی نەرم کە و هیدایەتی بدا دەن بەخوا بیری کۆنامان نەماوە بیری نەخۆشیمان نەماوە بیری دیاسمان نەماوە بە قورئان دەن بەخوا وەڵی ئەڕۆم بلۆز بارەکەم یعنی نەبێ من چاڕێوەکەم دەست دەکردمەوە بەس وەڵی گەیشتە بینە قاقامان لە ژیان خەریکە لە ماڵەوە ژیانمان لێ تاڵە بێ نەک لە کرۆنا دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئاریاس وەرەگرم هەر لە سلێمانی السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. الله يخلى بريس. الله يخلى جنابت باوکی ئاریاس. زۆر سپاس بۆ جەنابەت. الله سلام ما مساجان من بۆ بەتاونی بەڕێستان و ئەو بەڕێزانش کە پەیوەندیەکە من هەوڵەتێتم خەڵکی شاری سلێمانی لە سلێمانی لاشم و خاوەنی دوو ناڵم کرێچین باشە ڕوا دەبێت سێمێ بۆ خۆیان ڕەنگە سێ بەرنامی وارە خواردی ئەلمەسڵ ماڵان خوراوەمان ئەوە دەخل ئەم چەوژە کە خەڵک نادە دەرەوانە من وایەقین کەڵاو وایەقەکەم لە مەعرەفی حلووجەکان ئەوەی ڕۆژانە کە پەیدای نەکەم خوای گەورەستان لەنێرین نیە لە ماڵەکەمانی خۆم ڕوا دەبێت سێ ڕۆژە ساعت خانۆکەم ئاگاداری کردم دەڵێت بۆ سەلیمان من کۆرۆنا و ئەمانە نازانم سەلیمان کتێکەکەم بۆ حازەکەی باشە من 70000 لەکوێ بێنم پارەی مۆی لەکوێ بێنم یاوارە فێم ناڵەکان مەکردنە بابرێتسکی دەخۆن جز دەخۆین آخر والله بتعمل لشو بتعمل يعني بالوقت ما مصا شنو بخوي تعرف انا كثير من الله كم داي اشتغل لي يعني يقول لك حكم باركم نالانم لا والله شكرا انا رحمي خوي قولي حيش شغناهم لنفسي معنيه لا شو كان دانا لا ريت كثرت خرجنا هي عندك كان دم شو داي ها كان يكون بكم خاطي اخوا 1 كيلو برنتون بني والله فارس كده كان في مضبوخ على يعني خبطوا له قوت يعني بالرق انا حتى ما وصل من نظام يعني خير وانا بيت يعني بغنصاص مثلا كاتي خيرك دابا كثير بند سبا دست النظام تو خيرك انت نايس خوايكي خواي قربوا عظمتي خوي هم خوش به بلاصي ابقى ليك تحت قرص لقص لك خوشنا ليش ودي كاكا جان لي بوصه ما يندات ان شاء الله بافكر مسك ثابتكم في ما نشد دم لوج لا سرمناو اما شو كم لا حول ولا دەست خۆش بێ ئینشەڵڵا خوای گەورە ڕەحم بە حاڵی هەموو لایەک ئەکا باوکی ئاریا سپاس بۆ پەیوەندەکەت من نازانم چی بڵێم و هیچمان بۆ ناکرێ بەڕاستی زۆر حاڵەتێکی ناخۆشە خات و سۆز وەرەگرم لە سلێمانی ئێوارە باش بەڕێزم ئێوارەی تۆش باش سپاس بۆ جەناب دەستخۆشیتان لێکەم سپاس سەبارەت بەم نەخۆشیشتا بۆ ئەم حاڵەتی سێسەوتین داواکارم لە خاوەن ملکەکان بەڕاستی یعنی ئێستا کە گوێم لێ پەیوەندیاناوێ بەڕاستی ینی زۆر دڵم پڕە بوو چکە من خۆم بۆ حاڵەتانەیە پێپەڕین مەسەلەن کرێکی بووین جاری واغە بووە بە 2 مانگ 3 مانگ کتێ خانومان نەماوە ینی لە معاناتی ئەو کەسانە پێگەین هیوادارم خاوەن ملکەکان بەڵێ بەڵێ یارمەتێکی ئەوە فەقیر و هەزارانە بن و حکومەتیش بەڕاستی ئەم هەموو پارەی ئەم خەڵکی لە ئەم پارەی ئەم میلەتی لا بڕاکە بەس بۆ پارەی کە پاشەکەی کردووە ئەتوانێ ئەم وەزعیانی ئەوەی کە کرێکی ئەوەی سەحەبی ئیشێک نییە من خۆم لە شوێنێک ئیشم کردو منش ئێستا لە ماڵم ئەنێ بە ئاواتۆم یعنی ویستمە ئەگەر خۆت بتوانم هەبووە یەک ماڵیش وای هاوکارم شتی بەس ئێستا منش کەوتمەتە ئەو حاڵەتەوە هیوادارم ئینشەڵا ئەم نەخۆشی دەست و بەڵایە بکرێتەوە لەمانە ئینشاڵڵا دەست خۆش خات و سۆ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەحمەد وەرەگرم لە شاری هەولێر السلام عليكم. عليك السلام ورحمة الله. شلوني برز راسي؟ شلوني كاك أحمد سپاس بۆ جەنابەت. سپاس دەکەم برا دەستخۆشی لەوانەکەم لەو خێر خوازانە هیوادارم خەڵکی ئێمە خەڵکی تری ساڵ لەوانە بکەن خێر بکەن هەر ئەوە بەس ئەما حکوومەت نەبێن ئینشاءالله و بەرێز پێم وایە ملەتی ئێمە ملەتە دەوڵەمەندە و ڕەزیل ئێمە هیوادارم فەرهەنگێک بکرێتە ناو ئێمە کەلتورێکە دەستکراوە بین خێرکەر بین ئێمە ماسەڵە زۆر دەوڵەمەندین من ئەتوانم بڵێم لە سەدا خەڵکی ئێمە 90
ڕەنگە دەوڵەمەندمان هەیە بەڵام بەداخەوە بۆ خێرکردن ئێمە دەستکراوە نین ئەوە فێرێکی خراپە لە ناو ئێمە هیوادارم خەڵکی ئێمە فێرە دەستکراوە ببین دوتر سوپاستانەکەم سوپاس دەکەین دەست خۆش کاک ئەحمەد سپاس بۆ پەیامە جوانت هەر ساغ و سەلامەت بی ئینشاءڵڵا ئەگەر پەیوەندی هەیە کۆتا پەیوەندی زۆر باشە با ئەو کۆمنتانە بخوێنمەوە هەندێک لە کۆمنتەکان ئەو بەڕێزانە نووسیویانە لەسەر تەوەری ئەڵقەی ئەم جارە هاژە کەرکوچی نووسیوێتی هیوادارم هەموو خاوەن خانووەکان ئەم مانگە کرێ خانوو وەرنەگرن ڕیان وەهاب نووسیوێتی ئەگەر حکوومەت لە پارەی ئاو و کارەبا و خزمەتگوزارەکانی تریش خۆش بێ لەم مانگەدا زۆر باشە و زەڕورە کاڵێ هەورامی نووسیوێتی هیوادارم هیچ خاوەن خانوویە کرێ ئەم مانگە وەرنەگرێ خوای گەورە پاداشتی بەخێری بداتەوە مژدە عەبدوڕەحمان نووسیوێتی کارێکە لای مرۆڤ بەرز دەنرخێنرێت ئەی پاداشتی خوای گەورە چەندە ئەگەر تەواو لە پێناوی خودا بێت بە تەکید وایە کامیل سعید نووسیوێتی کارێکی مرۆڤانەیە خوای گەورە پاداشتیان بداتەوە ئاسوودە سلێمانی نووسیوێتی دەستخۆشی لە هەموو خاوەن موڵکەکانەکەم کە ئەم مانگە کرێ وەرناگرێ خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە ئامین تەنیا کوردستان نووسیوێتی دەستیان خۆش بێت کارێکی خودا پەسەندانەیە چونکە خێرە کەمال سوورچی نووسیوێتی سەلماندنی ئەو پڕی جوامێری و پیاوەتی و مەردایەتیە ئەگەر خاوەن خانوەکان کرێ وەرنەگرن شانێ سابیر نووسیوێتی خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە زیاد قاسم ئەڵێ من خۆم خاوەن خانووم ئەگەر حکوومەت لە زەوی عەفو لە زەریبە و ئاو و کارەبا و مۆلیدەی خۆی خۆش بوو منیش وعد بێ لە پارەی کرێ خانووەکەم خۆش ببم مەهدی زمناکۆیی نووسیوێتی دەستەکانتان خۆش بێت خوای گەورە بەرەکەت بخاتە ڕزقیانەوە خۆشەوی عەبدوڵڵا دەڵێ تێشووە بۆ قیامەتیان تێشووە بۆ قیامەت بۆیان ڕەفیق عەزیز نووسیوێتی دەستخۆشییان لێ یەکەم حتمما لە کاتی هاتنم بۆ بەرنامەکە کۆمەڵێکی کە خەڵک کۆمنت و نووسیوە داوای لێبوردنەکەین لەو بەڕێزانەی کۆمنتەکانیان نەخوێنرا خودە نووسرا بوو گرنگ ئەوەیە پەیامی خۆتان گەیانووە گرنگ ئەوەیە خێرخوازان پەیامی خۆیان بگەێنن لە ڕێگەی گەیاندنی خێر و حەسەناتیان وەکو مامۆسایانی ئاینی و زانایان ئاماژەیان پێکردووە لە هەندێک ناوچە و وڵاتی دەوروبەر و تویانە ئەتوانن زەکاتەکانتان پێشخەن خۆشەویستان و بەڕێزان ئەمە هەلێکە بۆ خۆتان بیقۆزنەوە ئەی ئەوانەی کە خوای گەورە پێی داون ئەی ئەوانەی کە جیرفانتان گەرم و باخەڵتان پڕە لە پوڵ و پارە و دینار و سەروەت و سامان و مڵک و عەقار هیوادارم ئەم مانگە بکەنە هەلێک بۆ خۆتان بۆ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لەگەڵ خوای گەورە بۆ ساغی و سەلامەتی خۆتان بۆ دەفع البەلای خۆتان بۆ ئەوەی لە نەخۆشی و ناخۆشی دوور بن ئینشاءالله لە موسیبەت دوور بن الصەدەقەة تەدفع البەلاء ئەوە لەوە مطمئین بن کە سەدەقە و خێر هەمیشە بەڵا و ناخۆشی لە ئینسانەکان دوورە خاتەوە ئازیزان و خۆشەویستان سوپاسێکی بێپەیانم هەیە بۆ بەرنامەی بەخشین بۆ خۆشەویستانەی کە لە ڕێگەی کارە خێرخوازیەکانی بەخشینەوە کۆمەچەکانیان ئەگەێنن بە هەژارە و نەدارا و خەڵکی بێدەرەتان و بێکار و بێکاسبی لەم وەخت و زروفەیە خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە خوای گەورە چاکەی هیچ کەسێک ون ناکە دڵنیابن لە لاپەڕەکانتانە لە ڕۆژی قیامەت ئەنووسرێتەوە ئاوا پیشانتانە درێ ئەڵێ ئەمەی کە ئێوە کردان ئەوەتانە نووسراوەتەوە ساڵی کۆرۆناکەتان بیرە کە ئەو ساڵەی ئەم چاکەیەتان تیادا ئەنجامدا کرێکانتان وەرنەگرت ئەم هەڵمەتە سەرتاسەری کوردستان با بگرێتەوە هیوادارین لە تەواوی ناوچەکانەوە ئینشاءالله هەموو خاوەن مڵکەکان لە کرێکانی خۆیان خۆش ببن تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام علیکم ورحمة الله وبركاته.